صلى الله عليه وسلم ريموديما لك دفر اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. كلامي السامي تلفزيون السامي. بسم الله الرحمن الرحيم وعلى آله وصحبه أجمعين. وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر إنا أعتدنا للظالمين نارا أحاط بهم سرادقها وإن يستغيثوا يغاثوا بماء كالمهل يشوي الوجوه بئس الشراب وساءت مرتفقا. الخوشم كوا توانم الحمد لله بجدار لا بركدني سورة الكهف زور سپاسی سرپرشتیارانی ئەم پرۆژێ دەکەم لە کۆتاییشدا دوای تاقیکردنەوەی توانیم نمرەی 100 بەدەست بێنم بە تیر و پشک گەشتێکی عەمرەم کرا بە خەڵات و دیارین. بەشداریکردن لەم پرۆژەیە یەکجار گرینگە بۆ هەموو چین و توێژەکان بە تایبەت لەم سەردەمەدا سەردەمێکە دەتوانین بڵین لە هەموو لایەکەوە شوبهە گومان شەهەوات دەوری تاکەکانی کۆمەلگای داوە. بەشداریکردن ئەم پرۆژانە زیاتر بەرەکەت دێختە کارەکانتانەوە. ئێستا من یەک لەو خۆم کە بەشداری پرۆژەم کردیت کاتێکی وای نەبردم تەڵەبەی زانکۆشم لە داخلی الله أعلم ئەو ڕۆژەی کەوا ئیمتحانی سورەتی ئەلکەهف کە ڕۆژی دواتر ڕێک لە دووهۆک ئیمتحانم هەبوو. مۆبایلەکان لەناو میمۆری لە هەر شوێنێک ئەتوتەوێت قورئان بخوێنی دەتوانیت قورئان بەدەستێنی. بەداوامیاندا و خۆشی زۆر کرا و وەسمان زیاتر ڕەزامەندی خوابەوە و نەک بەدەستهێنانی خەڵات. بەڵام ڕۆژەی نووری قورئان سەرەتا لە گەشتی عومرەکان دەست پێ دەکەین. ئاەتەکان و فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆرن. من وەکو خاوەن پێداسی تایبەت زۆر حەز بە خۆشیەکەم عومرم بۆ دەچوو الحەمدولله هیوادارم هەموو کەسێ بەشدار بێت لە پرۆژانە و بەردەوام بن ئینشاءالله. قورئان بەهاری دڵانە ئینشاءالله دەبێتە بەهاری هەموو دڵێک ئینشاءالله. هیوادارم وڵا لە خۆشیە نازانم چی بڵێم بەخۆی حەز بە گریانەکەم ئینشاءالله هەموو گەنجێ بەشدار دەبێت ئینشاءالله کە قورئان نوری دڵە بەهاری دڵە هەموو شتێکە سەرچاوی ژیانمانە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هیوادارم هەموو لەبەری بکەین قورئان لەبەرکەین عەمەلی پێ بکەین دەستخۆشیان لێکەین زۆر سپاسیان دەکەین هیوادارین بەردەوام ئینشاءالله خوا پاداشتیان بداتەوە لە دنیا و قیامەت ئینشاءالله فردەوسی ئەعلایان بەنسیب ئینشاءالله. کۆمەڵی خڵاتمان هەیە ئەحمەدی کاتێک خەبەرمان زانی بە دڵخۆشیەوە حەزمان کرد بە بەشدار بین لە ئەو نەوە بڵێ تاقیکردنەوانە کە ئەوەش خزمەتێکە لە خزمەتکردنی قورئانی پیرۆز و هۆشیارکردنەوەیەکە بۆ ئەوانەی کە غافڵن لێی وای پەروەردگار خێری ئەو کەسانە بنووسی کە دەبنە سەبەبی ئەو نەوع پرۆژانە کە گەورەترین و بەڕێزترین و بەبەرەکەترین پرۆژەنە چ لە کەلامی خوای پەروەردگار کە لە هەمووی پیرۆزترە لایەم کەلامی حەدیثەکانی پێغەمبەری خۆشەویست سڵاوات خوای لەسەر زۆر بە دڵخۆشەوە پێشداریم کرد لەو تەمەنەدا کە لەوانەیە کەمم خزمەت کردبێ ئەوەش خزمەتێکە ئینشاءالله خوای تەعالی لە هەموو لایەکمان قبوڵ کات و وەربگری. هیچ